کوردستان بەهەشتێکی سێحراویە لە شاخ و دار و ئاو. داربەڕوو پاڵەوانی ئەم سروشتەیە و هەزاران ساڵە ڕەجی داکوتاوە لە ناو ئەم خاکە پیرۆزەدا و بووە بە هێمای بەرخودان و گیانفیدایی. لەوەتەی کورد هەیە داربەڕوو پێشمەرگەیەکە، بەڕوەکانی وەکو فیشەک لە باوەش گرتووە و بۆ بەفر و باران نەبێ سەری ناچەمێنێتەوە. ئامێزی هەر داربەڕوویەکی ئەم نیشتیمانە دەیان چیرۆکی پڕ لە ئازایەتی و گیانفیدایی ڕێبەری ڕۆحی و نەتەوەیی کوردستان و پێشمەرگەکانی لەخۆ گرتووە. Où l'attend Mustapha Barzani, son père et le père de la nation. زەمانەکان لە مێژووی ملەتەکانە زۆر دەورەبینن. لە مێژووی ملەتی ئەمایە بە تایبەت لە مێژووی 100 ساڵی ڕابردووی ملەتی کووردا مانگی مارس یا مانگی ئازار مانگێکی زۆر مهمە. چەند بۆنەی گرنگی خەمناک و چەند بۆنەی گرنگی زۆر باش و جێگەی فەخری کورد هەموو پێکەوە لەم مانگا ڕوو ئەدەن. بە جۆرێکە مانگی مارس بۆتە مانگی جامعی ئەزداد بۆ کورد، پڕە لە پارادۆکس. بۆنەی لەدایکبوونی بارزانی نەمر لەم مانگەدایە، بۆنەی لە دنیا چوونی لەم مانگەدایە. کیمیابارانی هەڵەبجە لە 16ی مانگی مارسا ڕوئەدا. بەیانی 11ی ئازەر کە بەیانێکی زۆر زۆر مهمە بۆ یەکەم جار دەوڵەتێک لەم دەوڵەتانەی کە کوردستانی لە بندەستە حەق و مافی کورد بە شێوەیەکی فەرمی دان پێدادەنیان هەر لەم مانگەدایە 1970. پیلانی جەزایر لە 1975 هەر لە مانگی مارسایە. ئەم متوێژەش کە لە مانگی مارساکرێ بە بۆنەی بەبیرهێنان و یادکردنە لە ڕەوڵ و کەسایەتی ڕێبەرێکی گەورەی گەلی کورد مەلا مستەفای بارزانی. باسکردن لە ڕەوڵی بارزانی هەم سەهلە هەم ممتەنع. سەهلە لەو جەهەتەی کە بارزانی لە دوای سەلاحەدینی ئەیوبی و مەولانا خالد یەکێک لە ناوبانگ یەکێک نە بە حەقیقەت بە ناوبانگترین کەسایەتی سەر گۆڕەپانی مێژووی کوردستانە، بە تایبەتی مێژووی سیاسی کوردستان. کەسێکە کە لە دەرەوەی سنوورەکانی کوردستان ناوی تێکەڵ بووە لە نەگەڵ ناوی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا. ممتەنەعا چووکە داوەری لەسەر بارزانی داوەریەکە لە پەردەی ئیبهامە، تووشی دوالیزمێکی زۆر زۆر عەجیب و غەریبین ئێمە لەسەر بارزانی. هەندێک لەو کەسانەی کە لەسەر بارزانی قساکەن و بارزانی بە مڵک و میراسی خۆیان نەزانن، بارزانیان لە ساحەتی مرۆڤبوون دەرکردەوە، بردویانێتە ساحەتێکی فەرا مرۆڤبوون و ئامادەنیان وەکو مرۆڤ لەسەر کارنامەی ئەم ڕێبەرە گەورەی گەلی کورد قسە بکەن. بە تایبەتی هەندێک لایەن و ڕەهەندی ناو پارتی دموکراتی کوردستان کە دەبێ ئەمانە بارزانی داگرن بۆ سەر ئەرز وەکو ڕێبەرێکی ناوازە و بێوەنەی گەلی کورد باسی لێ بکەن. هەموو ڕێبەرانی دنیا بە بارزانیشەوە کارنامەیەکیان هەیە کە ئەو کارنامە ئەبێ خاڵە بەقووەت و خاڵە لاوازەکانی بخرێتە بەر پرسیار و ڕەخنەی مێژووی. خاسپەی کە و خوڕەی کانیاوەکان، مزجێنی مانگی ئادار و هاتنی بەهار بەجۆی ئەم پیرە داربەڕوەدا دەچرپێنن کە سەری پڕە لە جریوەی چۆلەکە و سنگی تەژیە لە بیرەوەریەکانی ئەم مانگە. Und seine Niederlagen machten ihn zur zentralen Gestalt der kurdischen Revolution.
Sicher profitieren einige an dem Krieg gegen uns. Sie stehen der Regierung in Bagdad nahe und spielen eine schändliche Rolle. Sie schüren die Spannungen und zerstören die Ansätze. General Barzani كشورشي أيلولي راقيان صالي 1961 أوانه ئەیتر پێشتر کە کۆماری کوردستان دامەزرا بوو ئەیتر تەشریفیان دێتە مەهاباد سابڵاغ ئەیتر لەوێ ئەبن دوای ئەوەی کە شۆڕش کە کۆمار نەما ئیترەوە بوو کە چوونە سۆڤیەت و لەوێ بوون ژنرال بارزانی لە ڕاستیە ئیتر خۆشەویستێکی تایبەتی لە دڵی هەر کوردێکا بوو لە هەر چوار پارچەی کوردستان لە کرماشانیش هەر بەو لام وایە خۆشەویستیە خەڵک ئەیان ناسی و تەنانەت لە چەند ئەتوانم بڵم لە چەندین ماڵێکی کووردا وێنەی ژنرال بارزانی قاپگیرا بوو لە ماڵەکانە هەبوو ئەو کاتێ ئیتلاعاتی شەهرەبانی ئیتر دەسەڵاتی بەدەستەوە بوو هێشتا ساواک یا سازمان ئیتلاعات و ئەمنیەتی ئێران دانەمەزرا بوو ئیتلاعاتی شەهرەبانی ئاگادار ئەبێت کە لە چەندین ماڵی کورد لە کرماشانە وێنەی ژنرال بارزانی قاپگیراوە و لە ماڵەکانە هەیە و لەوانەیە کە ئەم چەندینە زۆر پەرە بستێنێ و زیاتر بێ هەر لەبەر ئەوەی ئیتر لێ بڕن کە ماڵانە بزانن کامەیە و بیان ناسن و بچنە ماڵەکان و ئەو کەسانە وێنەکان تەماشا بکەن و لە دوایەوە خاوەن ئەو ماڵە بگرن مەلا مستەفا بارزانی هەر لە منداڵیەوە تامی زوڵمی داگیرکەران دەچێژێ و بە فەرمانی عوسمانیەکان لە کاتێکدا کە تەنیا 3 ساڵی تەمەن بووە لەگەڵ دایکی دەکەوێتە زیندانی مووسڵ بەڵام هەر لە منداڵیەوە لە خانەقای شێخەکانی بارزان کە سەر بەڕێبازی نەقشبەندی بوون فێری خۆشەویستی خودا و خەڵک و خاک دەبێ لە سەرجەم ئەو قۆناغانەی شێخ ئەحمەدی براگەورەی ڕێبەری بارزانیەکانی لاستۆ بوو ڕاوێژکارێکی جێی متمان نەبوو لە بڕیارەکاندا و فەرماندەیەکی بەتوان نابوو لە شەڕەکاندا مامۆستا هەژار لە چێشتی مجێوردا بۆمان دەگەڕێتەوە کە چۆن دوای ئەوە کە کولگهاکەی عەبدولکەریم قاسم ڕوویدا لە وڵاتی عێراقدا ڕێخۆش بوو بۆ ئەوە کە مەلا مستەفای بارزانی لە مۆسکۆوە بگەڕێتەوە بێتەوە بۆ بەغدا باسیەکە پێشوازیەکی یەکجار گەورەی لێکرا ئەو جار عەبدولکەریم قاسم زۆر لەگەڵی نزیک بوو زۆر پێکەوە نێوانیان خۆش بوو بەڵام ئیدی خەڵکی دواکەوتوو دیکتاتۆر دروست دەکەن ینی کابرا لە سەرەتاوە دیکتاتۆر نییە دیکتاتۆر خەڵکەکە دەیخولقێن خەڵکەکە دروستی دەکەن ئەو نەدەی بەنە سەر و ئەو نەپێیدا هەڵدەڵێن و ئەو نەتاریفی دەکەن خۆی بە لێ دەگۆڕێ قڕی بەزەرداکەن قڕیان بەسەر عەبدولکەریم قاسمدا کرد ئەو جار ئەگەر مەلا مستەفا جێگە و پێگەیەکی هەبوو لە نێو میلەتی کورددا ئەوە بۆ قاسم قوت نەدەچوو وردەوەدە ئەوە نێوانی تێکدا ئەوە وای کرد کە قاسم دەیویست یەکەمێ بێ دووهەمی نەبێ مامۆستا
من وەک دەمناسی و لە چێشتی مجێوریشدا دیارە مەلا مستەفا تایبەت بووە بۆی، یعنی لەگەڵ کەس تۆ ناتوانی مقایسەی بکەیت. وای بۆ چووە کە مەلا مستەفا بۆ کورد هەموو شتێکە. جارێک کوتم قوربان ئەوە دیوانەکەی نێوی ناوە هەژار بۆ کوردستان. کوتم قوربان بەتانە یەکێ دەیگوت هەژار بۆ بارزانیە ئەو دیوانە، هەژار بۆ کوردستان نییە. جنابێت چ دەفەرمی پێکەنی کوتی دێ خۆجا فەرقیان چییە؟ من پێم وایە هەرە دووشەی جاخۆ فەرقیان چیە؟ تەواوی قسەکە نیشان دەدا، تەواوی دەردەخە جا فەرقیان چییە؟ دەوڵەتی تورکیا لە ساڵی 1932 شێخ ئەحمەد و مەلا مستەفا و ژمارەیەک لە بارزانیەکانی لە تورکیا دەستگیر کرد و ڕەوانەی عێراقی کردنەوە و بۆ ماوەی 11 ساڵ دووری خستەوە بۆ شاری سلەیمانی. بەڵام مەلا مستەفا دواتر خۆی گەیاندەوە دەڤەری بارزان و سەر لە نوێ گیانێکی نوێی بەخشیە بزاوی ڕزگاری خوازی کوردستان. لە 11 ئۆکتۆبری ساڵی 1945 ژمارەیەکی زۆر لە بارزانیەکان بە پیا و ژنەوە لەژێر هێرش و بۆردومانی دوژمن لە ڕێی کێلەشینەوە خۆیان گەیاندە ڕۆژهەڵاتی کوردستان. مەلا مستەفا و پێشمەرگەکانی بەشداریان لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد کرد و ئازایەتی و نەترسی مەلا مستەفا لە شەڕەکاندا وای کرد کە پلەی ژەنڕاڵی لەلایەن قازی محەممەدەوە پێ ببەخشرێ بە جۆرێک کە دوژمنەکانیشی دان بنێن بەو نەترسی و ئازایەتیەدا. من لێرەدا ئاماژە ئەەکەم بە بیرەوەری ژنێکی زۆر گرنگ لە مێژووی هاوچەرخی ئێرانە، ئەویش مەریەمی فیروزە. ئەو بیرەوەریەکانی خۆی نووسیوەڵێ هەموو ئەو کەسانەی کە هاتوونە یەکێتی سۆڤیەت لە دەورانی ستالینە کە سولتەیەکی زۆر زەخی بوو، هەموو ئەمانەی وادار کرد بوو کە ببن بە موریدی ئەوە ببن بە شیوعی، یەک نەفەر تەسلیمی ستالین نەبوو، یەک کەس توانی بوو لە بەرابەری ستالینە مقاومەت بکە، ئەویش بارزانی بوو کە هەموو خەم و خولیای کوردستان و ڕزگاری کوردستان بوو. یا کەسێکی وەکو تەفرەشیان کە جزئی ئەو ئەفسەرانەی فرقەیە لە کتێبی ڕاپەڕینی ئەفسەرانی خۆراسان، قیامی ئەفسەرانی خۆراسانە، خۆی ذاتی بارزانی بینیوە کاڵێ وەختێک چوون بینیم بارزانی لەگەڵ هەندێک لە بارزانیەکان دانیشت بوو بە تفەنگەکەیەوە هاتە پێشچاو، وتی من پیشەوەری نیم کە لە ڕۆژی عافیەتە ڕێبەرایەتی گەلەکەی خۆم کەم و لە ڕۆژی سەختەتا هەڵبێم، من سەر بە هیچ دەوڵەت و جەریانێک نیم، من خزمەتکاری بارزانیەکان و خزمەتکاری گەلەکەی خۆم. داستانی ڕۆیشتنی بارزانی لە مەهابادی خوێنینەوە بۆ کەنارەکانی ئەرس و لە ئەرسەوە بۆ یەکێتی سۆڤیەت و زیاتر لە 11 ساڵ نیشتەجێبوون لەوێ داستانێکە کە خۆی بەتەنیا بەسە بۆ ئەوەی مرۆڤێک بباتە سەر لووتکەی حماسەتی ملەتێک. مەلازم کەیۆمەرس ساڵح خوشکەزایی فەرەیدونی جەم کە هاوسەری خوشکی شای ئێران و سەرۆک ئەرکانی سوپای ئەو سەردەمەی ئێران بوو، لە کاتی دادگایی کردنی پێشەوا قازی محەممەد ئامادە دەبێ و راپۆرتی ئەو دادگایی کردنەی بۆ سوپای ئەو کاتەی ئێران تۆمار کردووە و قسەکانی قازی محەممەد لەبارەی مەلا مستەفا بارزانی لە ناو دادگاکە وەکو خۆی ئاشکرا دەکات. مەلازم کەیۆمەر ساڵح لەو بارەیەوە دەڵێت سەرۆکی دادگا چەند جار داوای لە قازی محەممەد کرد کە باسی مەلا مستەفا بکات. قازی محەممەد گوتی من ناتوانم سەرجەم تایبەتمەندیەکان و شیاوی بارزانی بۆ ئێوە باس بکەم، ئێوەش هەرگیز ناتوانن بارزانی بەو جۆرە کە هەیە بناسن و ئەگەر من لەبارەی کەسایەتی بارزانیەوە قسەتان بۆ بکەم ئێوە هەرگیز باوەڕ ناکەن کە دوژمنەکەتان ئەوەندە ماقولی و شیاوی و تایبەتمەندی هەبێ و وا دەزانن چونکو هاوڕێی ئازیزی منە بۆیە بەو جۆرە پەسن و باسی دەکەم.
سەرۆکی دادگا سوێندی خوارد. ئێمە باوەڕمان بە قسەکانت هەیە، تکایە کەمێک باسی بکە. قازی محەممەد گوتی کەس ناتوانێ بارزانی بەو جۆرە کە شیاوێتی بناسێ، بۆیە زۆر بە کورتی دەتوانم بڵێم بارزانی کەسێکە کە ئەوەی پیاوە مەزنەکانی ناو مێژوو هەیەە، وەکو کەرامەت، گەورەیی، شەرافەت، مرونەت، ئازایی، لێهاتوویی، لێبوردەیی و نەترسی هەموویان لەو زاتە مەزنەدا کۆبوونەتەوە و ئەوەی موسڵمانەکانی سەردەمی پێغەمبەر لە باوەڕ و ڕاستی و پاچی و دروستی و دڵسۆزی بۆ خوداوەند و ئاین و خاک و نەتەوە و خەڵکی هەژار هەیان بوو لە بارزانیشدا هەیە. ژەنڕاڵ ڕەزمارە کە دواتر دەبێتە سەرۆک وەزیرانی ئێران لەو بارەیەوە قسەیەکی دیاری هەیە کاتێک دەڵێت دەتوانم بە 50,000 لە بارزانیە جەنگاوەرەکان تەواوی ڕۆژ هەڵاتی ناوین بگرم. خودی بارزانی ئەڵێ لە هەموو شەڕەکانە هاوڕێکانم شایەتین بۆ دەن کە من لە پێشوی شەڕە لە یەک شەڕە من لە دواترین کەس بووم لە شەڕەوە. ئەوی شەڕی گەڕانەوە و ڕزگارکردنی بارزانیەکان بوو لە دوای ڕوخانی کۆماری کوردستان کە ڕژیمی شانشایی ئێران و ئەرتەشی ئێران بە شوێنمانەوە بوو بۆی تەسلیم مامکا و بمانگرێ بۆ ئەوەی ئەمەویست ئەگەر یەکەم کەسێک بەربکەوێ خۆم بم. بارزانی کە خاوەنی ئەم پلە و پێگەیە لەو مەهاجرەتە تاریخیا کە بەڕاستی بێ بەراوردی بکەیت لەگەڵ ڕێپێوانەکەی ماوە لە چین، ڕنگدانەوە و دەنگدانەوەی ئەم ڕێپەیمایە لە مێژووی خەباتی ئەدەبی گەلەکەمانە، لە بزافی ئەدابی گەلەکەمانە لەو سەردەما خۆی ڕنسانسێکە لە پیرەمەردەوە تا شێرکۆی مەزن کە لەو وەختا شاعرێکی لاو بوو. ئەمانە چۆن باسی ئەم ڕووداوە ئەکەن، بڕۆن سەیری ئەدەبی هاوچەرخی کلاسیکی ئەمە بکەن لە عەشرەت هاوارەی پیرەمێردەوە، عەشرەت هاواورە، عەشرەت هاواورە، کەوتومە ئەرەز ئاو بێبووگاورە، ڕێم نییە منی شوێن ئەوان کەوم پیرم هەنگاوێک بنێم ئەکەوم یاخوا لە ئاو هەم دەوران وەرگەڕێ. ئەمە ئەم منزومە پڕ لە سۆز و گودازانە کە بۆ قارەمانێتی کەسێکی وەکو بارزانی باسیەکەن، هەتا ئەگاتە شامی کرماشانی کە دواتر باسیەکە مەلا مستەفا لی گەورە ماوڵە مارشاڵی کووردە ئەیە ژنراڵە. ئەمە نیشانەدا کە شۆرەت و ئاوازەی بارزانی بوو بە قارەمانێکی ملی و نیشتمانی کە هەموو گەل و نەتەوەی کورد شانازی پێوە کرد، ئەوانەی کە دۆزی ملەتەکان بۆیان ڕوا بوو. ساڵی 1946 کە کۆماری کوردستان شکستی هێنا، بارزانی و زیاتر لە 500 پێشمەرگە ڕێگای سۆڤیەتیان گرتە بەر، لە کاتێکدا لەلایەن 3 وڵاتەوە هێرشیان دەکرایە سەر و بۆردومان دەکران. ئەبولحەسەنی تەفرەشیان یەکێک لەو 6 ئەفسەرە ئێرانیەی کە لەو شەڕ و شۆڕانە لەگەڵ بارزانیدا بووە لەو بارەیەوە لە کتێبی شۆڕشی ئەفسەرەکانی خۆراسان دەڵێت کاتێک بارزانیم بینی وەکو پێغەمبەرێک لە ناو جەنگاوەرەکانی وەستا بوو فیشەکی بەسەریاندا دابەش دەکرد. کاتێک منی بینی بەرەو لام هات و گوتی من تەنیا ئەم تفەنگەم هەیە، نۆکەری هیچ هێز و حکوومەتێک نیم، نە بریتانیا، نە ئەمریکا و نە ڕووس، من تەنیا نۆکەری بارزانیەکان و نەتەوەکەمم. لەگەڵ خەڵکەکەی لەسەر خوانێک دادەنیشت و خواردنی دەخوارد، لە هەموو شەڕەکاندا پێشەنگیان بوو لەگەڵیان لە ناو سەنگەرەکان. بارزانی تەشریفی هاتبوو بۆ تاران لەو کاتە من لە شەبەکەی یەک تەلەڤیزیۆن لە تارانە لە بەشین بوو سەردەبیر خەبەر بووم. ئیتر لەوێ تەشریفی هێنا و زۆر بە لطف و محەبەتی نیشاندا سەبارەت بە ئەو چەند کەسەی کە بەشی کوردیان بەڕێوە ئەبرد. بە تایبەت ئیتر مەلا جەمیل ڕۆژبەیانی لەو کاتا ئەو وەکو پەنابەر هاتبوو لە تاران بوو. هەر مەلا جەمیل یەکەیەکە هەمووی ئێمەی بە
ژەنڕاڵ بارزانی ناساند و ئەوی زۆر ئیتر ئێمەی دڵگەرم کرد بە قسەکانی و بە ئەوەی کە ئێوە خزمەتەکەن درێژە بدەن بە خزمەتەکانتان و کارەکانتان ئێمە ئاگامان لێە و ئەزانین کە هەمووتان دڵسۆزن بۆ نەتەوە و بۆ وڵاتی خۆتان و ئالە و جۆرە باسانە کە بەڕاستی بووە هۆی دڵگەرمی و سەربەرزی و خۆشحاڵی بۆ ئێمە. من هەروە باس کراوە ئەوانە ئیتر منیش وتم وەڵڵاهی من بەداخەوە ئیتر ژیان بۆ من وا بووە کە من لە کرماشان بووم و دوای ئەوە چوومەتە ڕادیۆ و لەوێ کارم کردووە و ماوەیەکشە کە ئیسا بوومەتە بەرپرس و مدیری ئەو ڕادیۆ و لەوێ خەریکم خزمەتەکەم بەڵام پێم خۆش بوو کە منیش ئەو شانازی و سەربەرزیم هەبایەک وەکو پێشمەرگە منیش پێشمەرگەیەک بایم فەرمووی ئێستا تۆ پێشمەرگەی ڕاگەیاندنی ئیتر من ئەو قسەم کە بیست بەڕاستی زۆر خۆش بوو یانە بۆ من شتێکی مژدەبەخش بوو. ساڵی 1950 عەبدولکەریم قاسم بە کودەتایەکی سەربازی کۆتایی هێنا بە حکوومەتی پاشایەتی لە عێراق و دەسەڵاتی گرتە دەست و داوای مافی یەکسانی بۆ کورد و عەرەب کرد. بۆیە پاش 12 ساڵ مەلا مستەفا گەڕایەوە بۆ عێراق و وەکو قارەمانێک کە دژی ئێران و عێراق و بریتانیا شەڕی کردبوو پێشوازیەکی بێوێنە و گەرمی لێکرا. تا ماوەیەک پەیوەندی بارزانی و عەبدولکەریم قاسم باش بوو بەڵام گوشاری عەرەبە ڕەگز پەرستەکان لەگەڵ کاریگەری کۆمونستەکان کە هەردوویان دژی مافەڕەواکانی گەلی کورد بوون وای کرد عەبدولکەریم قاسم لە بەڵێنەکانی پاشگەز ببێتەوە و میدیاکانی حکوومەت بەردەوام لە دەهۆڵی شەڕیان دەدا دژی پارتی دیموکراتی کوردستان و بارزانی و لە ساڵی 1961 فڕۆکە جەنگیەکانی عێراق ناوچەی بارزانیان بۆردومان کرد. بارزانی و پێشمەرگەکانی لەو جەنگانەدا توانیان سەرکەوتن و قارەمانی گەورە تۆمار بکەن و لە ماوەیەکی کەمدا پاشەکشەیان بە دوژمن کرد و ژمارەیەکی زۆر لە کوردەکانی ناو سوپای عێراق هاتنە ناو ڕیزەکانی پێشمەرگەوە. جارێک بیرەوەریەکی خۆی گەڕانەوە لەوەکە کوتیکا کە پاش شەڕی هەندرێن ئەم من لە مامۆستا هەژارم بیستوە پاش شەڕی هەندرێن و ئەو تێکشکانە پیسەی کە جێیشی عێراقی تێکشکا چەند کەس لە سەرپەلەکان هاتنە خزمەت بارزانی کوتی منیش دانیشتوو کوتیان ئەزبەنی ئێستا ئێمە دەتوانین بە حاسانی بچین ڕواندەست بکرین هیچ مانایەکی وامان نییە بڕیار بێ ئێستا جەنابەت ئیجازەی بفەرموو ئەمری بفەرموو ئێمە بەیانی نە دوو بەیانی تەواوی ڕواندەزمان بەدەستەوە کوتی بارزانی تەمەشایەکی کوتی ئەوە شێتن تیان بۆ قوربان کوتی باش ئەوە ڕواندەزمان کرد ئەو خەڵکە چی بخۆن ئەو خەڵکە چۆن گەرممەیان بێتەوە بۆ کارەبایان چ بکەین چۆنیان بەڕێوە بەرین چۆنیان بەخێو بکەین خۆ گرتن شەرت نییە تۆ خۆت داناوە لە پێناو خەڵکەکەدا نەک خەڵکەکە بکەیتە وەسیلێ بۆ خۆت نەک خەڵکەکە بکەیتە بارم تێی خۆت. بارزانی نەمر وەکو باوکی ڕۆحی نەتەوەیەکی زوڵم لێکراو لە ساڵی 1970 ماڵاوایی لە کوردستان کرد و بۆ چەند ساڵێک تەرمی پیرۆزی لە ڕۆژ هەڵاتی کوردستان بە ئەمانەت تەسلیمی خاک کرا. هەموو ساڵێک بە هەزاران پەنابەری ناو ئۆردوگاکان و خەڵکی ناوچەکە سەردانی ئەم مەزارگەیەیان دەکرد کە تا ئێستاش وەک مەزارگەیەکی پیرۆز چاوی لێ دەکەن. ئەو مەشخەڵەی بارزانیەکان بۆ ڕزگارکردنی کوردستان دایان گرسان دەبوو
پاش مەرجی ژانڕاڵ بارزانی درایە دەستی سەرۆک مەسعود بارزانی. ئەم شاخە سێ کوچکەی نێوان ئێران و تورکیا و عێراقە. لێرە خاچی ڕۆژهەڵات و باکوور و باشووری کوردستان پاڵیان بە یەکەوە داوە و بوون بە داڵام پەڕ و بوزی سینە و خوا کورک. لەسەر ئەم شاخ و داخە شۆڕشی ڕزگاری خوازی کوردستان با سەرکردایەتی سەرۆک بارزانی بە گۆڕتر لە جاران کڵپەی سند. تەنیا ئەم خاکە پیرۆزە کە وەکو دایکێک ڕۆڵە ئازاکانی لە ئامێز گرتووە دەزانێ سەر شاخ و بندار بەڕوەکانی کوردستان چەند شەهیدیان لە باوەش گرتووە. تەنیا خاک و شاخەکان دەزانن چەند جامانە بوون بە کفنی شەهیدان و چەند ڕۆحی پیرۆز بوون بە کۆتری ئازادی و ئاشتەوایی. ئەمە ئەو خانوەیە سەرۆک بارزانی لە ناوچەی سلیڤانای نزیک لە ورمێ تیایدا ژیاوە و لە ناوەم خانوەدا ڕێبەرایەتی بزاوی ڕزگاری خوازی کوردستانی کردووە. هەر لێرەوە سەرۆک بارزانی و پێشمەرگەکانی بەسەر ئەم شاخ و داخانەدا خۆیان گەیاندۆتە خوا کورک و دەیان ئازایەتی و چیرۆکی جانفیداییان لە دژی ڕژێمی کوردکوژی باعس تۆمار کردووە. ئەو ئازایەتی و قارەمانیەتیە کە دوجار لە ساڵی 1991 قەوارەی هەرێمی کوردستانی لێکەوتەوە و کورد وەکو نەتەوەیەکی ئازادی خواز کەوتە سەر نەخشەی جیهان. بارزانی ئەو کەسەیە کە بە ئیتکا بە توانایی خۆی و هاوڕێی یاران و هەواڵانی خۆی توانی گەلێکی چەوساوە و غەدر لێکراوی وەکو گەلی کورد لە پەراوێزی مێژوو لە ئیمپراتوریەتی دامرکاوی عوسمانی و دواتر لە عێراقش بێنێتە ناوەندی بڕیار و مێژوو و یەکەم کەسە لە مێژووی ئەمەدا توانی بێتی دەوڵەتێکی داگیرکەر وا پێ بکات دان بە مافی ئۆتۆنۆمی بۆ کووردا بنێ و حەق و مافی کورد بباتە نێو بەرگە قانونیەکان. لەبەرەوە ئەمە کارێکە یەکەم جار لە مێژووی ملەتی ئێمە بە بارزانی و بە بزافی بارزانی کراوە و فەخر و ئیفتخارەکەی بۆ ئەو هەواڵان و هاوڕێیان و دۆستانی ئەمێنێتەوە و ئێمەش فەخر و شانازی پێوەکەین و هیچ کەس ناتوانێت ئینکاری بکات. لە هەر پارچەیەکی ئەم نیشتیمانە پیرۆزە ئەگەر سەیری سەر گاشە بەرد و بندار بەڕوەکان بکەی با پیرێک دەبینی کە بەڕووفی شەک بە دیاری دەداتە نەوەکانی تا تامی ئەو ئازادیەی بە خوێنی هەزاران شەهید بەدەست هاتووە لە بیریان نەچێ و خولیای سەربەخۆیی کوردستان فرامۆش نەکەن.